بافڵ تاڵەبانی و ڕێیان کلدانی شکستێکی گەورەیان هێنا. هەمیشت زانین لە انتخاباتێ چکین با ئیمڕۆ تۆزێک بە من پێ بکەنین حەزەکەم کە ئەم غەڵەتێک کرد پێ بکەنن. بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی ئەو پەیمانیەکی لەگەڵ ڕێیان کلدانی سەرۆکی بزوتنەوەی بابلیۆن پێکێنا بوو. بڕیار بوو دەنگەکانی یەکێتی لە دهۆک بۆ ئەسیر ئیبراهیمی و حەنا کاندیدی ڕێیان کلدانی بێت و بەم شێوەیە بۆ پەرلەمانی عێراق سەرکەوتووی بکەن، بەڵام شکستێکی گەورەی هێنا و دووبارە لە دهۆک بێهیوا بوو. ئەسیر ئیبراهیمی و حەنا کاندیدی ڕێیان کلدانی بوو. یەکێتی هەوڵیدا دەنگەکانی لایەنگرانی لە دهۆک بۆ ئەو کاندیدەی کلدانی مسۆگەر بکات، بۆیە لە ڕێگەی بەرپرسەکانی بە پارە دەنگیان دەکڕیەوە و هەڕەشەیان لە ئەندامانیان دەکرد تاوەکو دەنگی پێ بدەن، بەڵام ئەمانە هیچی نەبوونە هۆکاری سەرکەوتن و ئەو پەیمانێتیەکەی بافڵ تاڵەبانی و ڕێیان کلدانی شکستی هێنا. ئەسیر ئیبراهیم کاندیدی کلدانی لەم هەڵبژاردنە بە دەنگی کراوە و ئەندامانی یەکێتی 22,056 دەنگی بەدەستێنا، بەڵام ئەم ژمارەیە نەبووە هۆکاری سەرکەوتن. لە بەرامبەردا سامی ئۆشانە کاندیدی ڕەسەنی کلدانی و خەڵکی ئەو سنوورە 22,836 دەنگی بەدەستێنا و کورسی کۆتای دهۆکی مسۆگەر کرد. شکستی تاڵەبانی و کلدانی هەر لەم خاڵەوە سیر ناکرێت، بەڵکو شکستیان لە بەرامبەر پارتیدا بابەتێکی گرنگی ئەم جارەی هەڵبژاردنەکان بوو، نەک هەر شکستی سیاسی، بەڵکو یەکێتی لە ناو جەماوەر و لایەنگرانی خۆشیدا شکستی هێنا و بە دەیان ئەندام و سەدان لایەنگری پشتیان تێ کرد و کۆتاییان بە ئەندامبوونیان لەو حیزبە هێنا.